بێگومان هەموو کۆمەڵگەیەک مرۆڤەکان تێیدا بە دوور نابن لە خراپە و هەڵا و لە دوای ئەوەی لەلایەن دادگاوە بڕیاری یەکلایکردنەوەی تاوانەکەی دەدرێ و دەنێردێ بۆ بەنیرخانە هاوکات لە بەنیرخانەشدا کۆمەڵێک چاکسازی هەیە کە تایبەتە بە نەوجوانان و چاکسازی پیاوان و چاکسازی ژنان. باشە حکوومەت بۆ کارێک ناکە ئەو توێژەرانەی کە تازە لە زانکۆ تەخەڕوجەکەنواتە دەرئەچن بۆ دایان نامەزرێن. ئەو توێژەرە تازانش کە دامەزێن ئەوێ بە خولێکی تایبەتیات تێپەڕن اینجا بچنەوە شوێنە. پرۆنسیپەکان چین یاخود ئەو بنەمایانە چین کە پێویستە لە کەسێکی تەندروستە هەبێ بۆ ئەوی مامەڵە لەگەڵ کەسی بەندکراوە بکە. ئەمە یەکێکە لەو پرۆنسیپانەی کە دەبێت کەسی پسپۆرت لەم بارەیە کار بکات و کەسی زۆر تایبەتمەند هەبێ و کاگاوەتی خیدرە و تەجربە و کەڵەکێکی زۆری هەبێ لەم بارەیە. ئەگەم کاتای خێزانی خانمەکان چۆن پشتگیری خانمەکانیان بکەن یاخود چۆن پشتگیری کچەکانیان بکەن ژنەکانیان بکەن کە جارێکی تر بێنەوە خێزان و بگەڕێنەوە کۆمەڵگا. خۆتە زانین لە کۆمەڵگەیەکی ئیسلامی وەکو ئێمە شەرەف زۆر گرنگە بەلای هەموو تاکێکی خێزانە و بەلای خێزانەکانەوە ئەگەر بێتە سەر ئەوەی کە تۆ خاستەن ئافرەت بێ و باسی شەرەفی بکەی هەر قبوڵی ئەکاتەوانێ.